دقل برئيس أحمد فاروق أنصال برلمانتاري بري AK بارتي لإسطنبول نقاش دكان قتوبيش دكان برئيس أنصال تبخيرات يجبو كردستان 24 بحثا اف كوربانده بکنه كوربانده دیپلماسیکو نهال انطالیا بردوامه گلک جاران بحثا گورانکاریان دکن ل روشهلاتانا وراز بحثا شرو آلوزیان دکن ل روشهلاتانا وراز اف جوره کوربانده اف فرما تایبت اوان نهال انطالیا بره بدیشتن و چیکاری گل یا خواه بیتن جبو چاره سریه. Şimdi tabii özellikle 8 Aralık 2024'ten bu yana Suriye'de dazanın doxeşin alabar hataro goran kirişi gavra ruyda duay ambarvarada peş ambarvarış la mangi dosa da barız devlet baxsali çözüm süreci proses çinve de speaker prosesin ve açtı her boya گۆڕانکاریەکانی سووریا و گۆڕانکاریەکانی تورکیا و فڕۆستەی نوێی ئاشتی ئەگەر بیری لێ بکەینەوە لە ڕۆژانی داهاتوودا ئەومان بۆ دەردەخات ئەگەر گۆڕانکاری زۆر گەورە ڕوونەدات وڵاتەکان هیچ شتێک بەسەریان بەسەر نێت لە ڕێگای دیالۆگەوە کێشەکان چارەسەر دەبێت بەڕای من گرنگترین بابەتی دیالۆگیش ئێوە دەزانن دیپلۆماسیە بابەتی دیپلۆماسی لە ڕێگای دیپلۆماسەوە وڵاتان دەتوانن کێشە سیاسیەکان چارەسەر بکەن کێشەکانی نێوانیان چارەسەر بکەن بەڵێ دەزانن بابەتی کورد کێشەی کوردپرسی کورد ئەگەر باسی لێوە بکەین ئێوە دەزانن لە مانجی 12ەوە بابەتێکی نوێ هاتوۆتە ئارەوە پرۆسەی نوێی ئاشتی دەستی پێ کردووە لە تورکیاوە ئەو شاندەی چوونە بۆ هەرێمی کوردستان و چوونە بۆ ئیمراڵی کۆبنەوەکان ئەنجام دران دوای ئەم بابەتە پشتیوانێکی زۆر دەستی پێکرد بۆ پرۆسەکە بەڕێز بارزانی سوپاسی بەڕێز بارزانی دەکەم بەهۆی ئەو پاڵپشتەی بۆ پرۆسەکە هەیەی زۆر باشە تەگوت کو ئەگەر هیچ ڕوو نەدەتن چەند ڕۆژێن داهاتیدا وێت شتێ مەزن ببینین اف گۆڕانکاریên mezin çi ku de li Tirkiyeyê hebin? Şimdi tabii yani Irak Kürdistan herêmî Kurdistan awanê سیاستمەدار و پارتە سیاسیەکان لە هەرێمی کوردستان و ئەوانەی ئەو دۆخەی لە سووریادا هەیە لە ڕووی ئاشتی ناوچەکەەوە و بۆ لە ڕووی کوردانەوە زۆر گرنگە ئەم گۆڕانکارێنی لە ئێستا لە ئارەدایە چونکە کوردەکان پێش 100 ساڵیش هەمووان یەک بوون و هاوڵاتی یەک دەوڵەت بوون بەڕاستی وەکو وڵاتی دراوسێ لە هەمان کۆمەڵگە دەژین و کۆمەڵگەیەکی یەکمان هەیە لەگەر ئەم وڵاتانەدا ئێمە لەگەڵ یەکترین ناسیارین و زیاتر لەوەی کە دراوسێبین ئێمە براین و خزمی یەکترین لەگەڵ ئەم هاوڵاتیانە بۆیە بۆ چارەسەرکردنی کێشەکانی نێومان پێویستە یارمەتی یارکردن ئەمەش زۆر گرنگە ئەوە لە سووریاشدا بە هەمان زۆرە بۆ ئەوەی ئاشتی لە سووریا بەرقەرار بێت و ئەمە کاریگەری زۆری دەبێت لەسەر ئەم دۆخەدا بەڕاستی هەروەکو دەزانن لە ڕۆژانی ڕابردوودا هەر ئەنەکەسە و پێدا لەگەڵ کوردانی سووریا ڕێکەوتنێکیان واژۆ کردو ئەمەش زۆر گرنگ بوو بەڕاستی ئەمە وای بۆ دەچین هەرێمی کوردستانیش لە عێراقدا وەکو کوردەکانی تورکیا و کوردەکانی سووریاش بە هەمان زۆر بۆ بۆچوونیشیان بەم زۆرەیە بۆ چارەسەرکردنی پرسی کوردەکان هەرێمی کوردستانیش بەم بیرۆکەیە دەڕوانێت لە پرۆسکە زۆر باشە تەبەحسا سەرۆک بارزانی کە ڕۆڵێ بارزانی کردوێ پرۆسەیە ئاشتی و چارەسەرێ دەکۆنە هەڵە تورکیە دەست پێکیریە هەن ڕۆڵە سەرۆک بارزانی چا دەبینن هەم لە تورکیا هەمژی لە سووریایە کو لە سووریە هەوڵە بەیەکێدا سەرۆک بارزانی ji بۆ چەندی کوڕێککەفتنێک دناوبەرە مەزلوم عەبدێ و ئەحمەد شەرع دروست بیتن و لە تورکیایژی پشتەوانیە سەرۆک بارزانی ji
جبو پروسه و گوتوبیشن سروک بارزانی دیگل شانتا امرالی کو و جلان بخو گوتبو تیبینی پیشنیارن سروک بارزانی جبو و پروسه گله گیرنگن هنوی روله چاوا دبینن جبو بردوامی دانا و پروسه Sayın Barzani'nin بەڕێز سەرۆک بارزانی لەلایەن کوردەوە کاریگەرێکی زۆری هەیە و ڕێسێکی زۆر لەلایەن کوردەوە هەیە بەڕاستی تەنها لەلایەن کوردانی کوردستان و عێراقۆنیە لەلایەن کوردانی تورکیا و ئێرانی و سووریاشەوە ڕێزێکی زۆری هەیە بەڕێز بارزانی هەر بۆیە بەڕێز بارزانی بۆ پرۆسەی نوێی ئاشتی کاریگەری هەیە و بۆچوونەکانی زۆر گرنگە و لەلایەن کوردەوە ئەم بۆچوونی بەڕێز بارزانیش زۆر گرنگە بەڕاستی بەڵێ لە لای شتێکەوە لە سووریاش کوردەکان لەگەڵ بەڕێز بارزانی نزیکن و ئەو ڕێکەوتنەی بەم دوایە ئەنجامدا زۆر گرنگە کاریگەری زۆریشی هەبوو بەسەر ئەم ڕێکەوتنە بەڕێز بارزانی ئەمە دەبێت قبول بکرێت بەڕاستی بەڵێ ئەو ڕێکەوتنەی بەڕێز شەرع و مەزلوم عەدیش ئەنجام درا هەر بە هەمان شێوە بۆ ڕێکەوتنی ئەم ڕێکەوتنە کوردەکان و ئێزیدەکان و عەلەویەکان و سون و عەرەب و پێویست بوو کە قبوڵی ئەم ڕێکەوتنە بکەن و هەر بۆیە من وای بۆ دەچم ئەم کێشانە چارەسەر دەبێت ئەم نزیکانە ئەم کێشانەش چارەسەر دەبێت ئەوانەی کە ناڕازین زۆر باشە بەڕێز ئۆنساڵ ئەف پرۆسەیە ئاشتیە و چارەسەری کوونەها لە تورکیایە دەست پێکیریە ضرورەتێکە ji bo Tirkiyeyê pêwîst e ser bigirîtin yan jî peywendî bi van gorankariyan hene û gorankariyên niha li rojhilata navara ro didin ew berîkeftina Tirkî û İsraîlê her wiha danûstandinên ez bawerim te suretê xwe gorî destkariya vîdyotekir zor baş e berê son sal پرۆسەی ئاشتی بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست زۆر گرنگە و بۆ ئاشتی تورکیاش زۆر گرنگە بەڕاستی چونکە ئیسرائیل و تورکیا لە سووریادا من بۆتە ئەوێ پرسێ وەرگێڕیتن زۆر باشە بەڕێ سۆن ساڵ ببوورە من پرسا خوب داوینەی نابوو ئەندێک کێشەت وێنەی دەهابوو ضرورەتە ئەف پرسە ئاشتی و چارەسەری ji bo Tirkiyeyê yani kareki ciddiyet Türkiye serveyeki şolketin yan vaktiye. Bu bence hem Türkiye için برای من هم بۆ تورکیا گرنگە و بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش بەڕاستی گرنگە ئەمە چونکە تورکیا 41 ساڵە لە نێوان کێشە و گرفتێکدایە دەیەوێت بە ئاشتیەوە پرۆسەکە چارەسەر بکات بەڕاستی ئەمە بۆ تورکیا لە ڕووی ئابووریەوە زۆر گرنگە و لە شوێنی ئەوەی خەرجی بۆ پیشەسازی بەرگری بکات خەرجی بۆ خۆشگوزەرانی هاوڵاتیان دەکات خەرجی بۆ داهاتووی وڵاتەکە دەکات ئەمە بۆ داهاتووی وڵاتەکە زۆر گرنگە بەڕاستی لە ڕووی پرۆسەی ئاشتیشەوە دەبینین لە سووریا و تورکیا لە سووریادا تورکیا و ئیسرائیل کێشە و گرفتیانەیە و وەکو ئەوە باسی بکەین کێشەیەکی زۆر گەورە بەڕاستی هەر بۆیە بۆ ئەم بابەتە بۆ چارەسەرکردنی بابەتە تورکیا ئەگەر لە سووریادا پەیوەندێکی زۆر باش دروست نەکات ئەمە کێشەیەکی گەورە ڕوودەدا دەداتوە پرۆسەی ئاشتیش بۆ ئەم پرۆسەیە بۆ ئەم دۆخە زۆر گرنگە بەڕاستی ئەگەر باسی لێ بکەین ئیسرائیل لە شوێنەوەی لە سووریادا ئەم دۆخە دروست بکات تورکیا پەیوەندی لەگەڵ سووریا دروست دەکات و پەیوەندێکی باشتر دروست دەکات لەم پەیوەندەدا برز احمد فاروق اونسال پارلمانتر برای AK Parti ل استانبول دکن ما و یکی سپاس